دکتۆر هێرش لێ پرسیاری گروپێ بووم کە هەڵساین بە دیراسەکردنی ئینتەرسێکشنی ئابڵاغ بۆی بزانین مشکلەکان چییە، دووبارە دراسەمان کردەوە بۆی بزانین مشکلەکان چییە و هەروەها بەپێی ئەو مشکلانێکی سۆڵوشنی گونجایی بۆ بدۆزینەوە. یەکتەبڕی ئابڵاغ ئەگەر دیفاینی شوێنەکە بکەم بزڵەبت ئابڵاغ نییە، یوتێرنێکە لەسەر شەقامی مەلیک مەحموود کە لە نزیک مۆزیخانەی سارایە کە خزمەت بە گەڕەکی چوارچراکات. طبعا مشکلەیەکی زۆر لەم شوێنە هەیە بەهۆی ئەم یوتێرنەوە، ئەویش بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆری سیارە کە لە ئاڕاستەی فامیلی مۆڵەوە یان لەم یوتێرنە پێشەکەنەوە و بەرەو گەڕەکی چوارچراڕۆ. طبعا بەهۆی زۆری ژماری سیارەکانەوە بە تایبەتی لە پیکاوەڕەکانە کۆمەڵێک سیارەی زۆر لەم ئاڕاستەیە کۆ بێتەوە، قەرەباڵغێکی زۆر دروستە بێت، جاری وهەیە لەسەر لینێک یان دوو لین کۆ بێتەوانەوە بەرەو دووەڕوە ملاحەزەمان کردووە هەندێک جار دەکاتە لای پردەکەی قالاوە. ئەمەش وای کردووە کە گرفتی ترافیک بۆ ئەم دایرێکشنە دروست بێت و بێتەوە هۆی خاوبوونەوەی سپید لەم دایرێکشنەیە. طبعا مشکلەکە بەمە تەواو نابێت کاتێک کە سیارەکان پێشەکەنەوانێ بە حکمی ئەوەی گیان بەهۆی ئەوەی کە ئەم مەسافەی بینی ئەم یوتێرنە و ئەم تەیپەرە کە تاکە ڕێگە لێەوە سیارەکان کە پێشەکەنەوە ئەچون بۆ گەڕەکی چوارچرا بە حکمەوەی کە ئەو مەسافەیەکەمە ئەم سیارانەی کە یوتێرنەکەن لەسەر ئەم لینە باشە بە لەم مەسافە کورتەیە یەنە سەر لینی ناوەڕاست یەنە سەر لینە خاوەکە تاکو بگەنە ئەم تەیپەرە. بەتاکید ئەم ظاهرێش ئاسایی نییە و لەبەرەوەی ئەم مەسافەی وتمان کەمە گرفتێکی زۆری ترافیکی لەم شوێنەیە دروست کردووە و بۆتە هۆی خاوبوونەوەی سورعەت لەم شوێنەیە و هەروەها احتیمالی ڕوودانی هاتوچۆ لەم شوێنەیە زۆرە. کەواتە بینێن ئەم یوتێرنە مشکلەی بۆ شەقامی مەلیک مەحموود دروست کردووە هەردوو ئاڕاستەکەی کە شەقامێکی زۆر گرنگە لە شاری سلێمانیە و ئەمە ژواکە کە دۆزینەوەی سۆڵوشنێک بۆ ئەم مشکلەیە پێویست بێت. زۆر چاکە ئێمە بۆ ئەوی بە جوانی لە مشکلەکە بگەین هاتین داتا کۆلێکشنمان کرد. داتا کۆلێکشنمان کرد بۆ ماوەی هەفتەیەک کامێرەماندانا لەم شوێنەیە بۆی بزانین ئایا سەرچاوی مشکلەکان بزڵبت لە چیەوە سەرچاوی گرتووە، گرفتەکان لە چیەوە سەرچاوی گرتووە. بۆ ماوەی هەفتەیەک ڕۆژانە لە 24 ساعات ئێمە داتا کۆلێکشنمان کرد. ئەوەی کە دۆزیمانە لە داتا کۆلێکشنەکەەوە چی بوو؟ هاتین ژماری ئەو سیارانەمان دۆزیەوە کە یوتێر نەکەن و ئەچون بەرەو گەڕەکی چوارچرا. ژماری ئەو سیارانەمان دۆزیەوە کە یوتێر نەکەن و هەروەها ڤۆلیۆمی سیارەمان دۆزیێوانێ لە هەردوو ئاڕاستەکەی شەقامی مەلیک مەحموود. باش لە نەتیجەی ئەم داتا کۆلێکشنە چیمان بۆ دەرکەوت؟ هەندێک خاڵمان بۆ دەرکەوت سەرەتا پیکاوەڕەکانمان دۆزیەوە، پیکاوەڕی بەیانیانمان دۆزیەوە، نێڕوان و دوای نێڕوان. طبعا ملاحەزەیەک بڵێم ئەم پیکاوەڕانە لەوانەیە بەپێی کات بگۆڕێت، چکە ئێستا لەوانەیە ڕۆژ کورتە مانگی کە ڕۆژ درێژە بێ لەوانەیە بزڵبت ئەم کاتانە سابت نەبێت لە ڕۆژەکەیە پیکاوەڕەکان. بەڵام ئەوەی کە ئێمە ئەو لەو کاتەیە کە داتا کۆلێکشنمان کردەوە بۆ نمونە تێبینی کەم 24 فێبریوەری بۆ 3 باشە لەو ماوەیە لەو هەفتەیە پیکاوەڕەکان لەو ڕێنجەیە دەچوو. باشە ئەم واقعەمان بۆ دەرکەوت و هەروەها لەوە گرنگتر هاتین چیمان دۆزیێوانێ؟ پێرسنت و ژماری ئەو سیارانەمان دۆزیێوانێ، ڕێژە و ژماری ئەو سیارانەمان دۆزیەوە کە یوتێر نەکەن و ئەچن بەرەو گەڕەکی چوارچرا. بەڕاستی ئەمە ڕۆحی مشکلەکەیە، ئەوەی کە ئەو سیارانە یوتێر نەکەن و بەرەو گەڕەکی چوارچرا ڕۆ. باش ئێمە ویستمان بزانین ئایا ئەم مشکلەیە تەنها لە پیکاوەڕەکانە هەیە یان بە درێژایی ڕۆژ بەردەوامە؟ هاتین چیمان کرد؟ پیکاوەڕمان نسبەت و ژماری سیارەکانمان دۆزیێوانێ لە ئەو پیکاوەڕەکانە لە دەروی پیکاوەڕەکانە. باشە بۆی بزانم ئایا ئەم مشکلەیە ئایا بە درێژایی ڕۆژ بەردەوامە یان تەنها لە پیکاوەڕەکانە هەیە. هاتین لە ئەو پیکاوەڕەکانیشە پێرسنت و ژماری سیارەکانمان دۆزیەوە، سێرەکەین پێرسنتەکە زۆرە باشە بە تایبەتی لە ئێوارانە لە 85 ئەو سیارانەی کە یوتێر نەکەن بەرەو گەڕەکی چوارچرا ڕۆن. وەکو
ژمارەش عەدەدەکەش زۆر باشە ئەمە لە ئەو پیکاوەڕە تەبعاً لە پیکاوەڕەکانە هەر زۆر زیاتر بوو ئەگەر سێری پیکاوەڕی بەیانیان بکەین لە سەدا 96 ئەو سیارانەی کە یوتێریان نەکرد بەرەو گەڕەکی چوارچرا ڕۆن تەبعاً عەدەدەکەش زۆرە 929 سیارە لە سەعاتێکە ئەو یوتێرنە بەکاربێنێ بۆی بچێتە گەڕەکی چوارچرا زۆر باشە طبعاً مادام مشکلەکە بەردەوامە بە درێژایی ڕۆژ ئەمەش واکە کە گرنگ بێ ئێمە سۆلوشنێک بۆ ئەم مشکلەیە بدۆزینەوانە زۆر باش ئێمە هەندێک پرۆپۆزەڵمان پێشنیار کردووە پرۆپۆزەڵەکان هەندێکیان لە ڕێگەی دروستکردنی ئینفراستراکچەرەوەیە واتە بین و هەندێکیشان لە ڕێگەی بەبێ دروستکردنی هیچ ئینفراستراکچەرێک باش پرۆپۆزەڵەکانمان سێ خەڵمان هەیە سێ پرۆپۆزەڵمان هەیە کە لە پێشەوە باسییان نەکەین بەبێ دروستکردنی هیچ پرۆپۆزەڵ بەبێ دروستکردنی هیچ ئینفراستراکچەرێکە بەبێ دروستکردنی هیچ دوسرێکە نزمە پردێکە یان بەرزە پردێکە باش پرۆپۆزەڵی کەشمان هەیە کە لە ڕێگەی دروستکردنی چێوەیە یان بەرزە برد یان نزمە پردەوانە باش سەرەتا باسی ئەو پرۆپۆزەڵانە ناکەین کە هیچ ئینفراستراکچەرێک دروست ناکەین لە شوێنێ هەر ئەوەش داواکاری شارەوانی بوو چکە بە حکمەوەی کە ئێستا ئەزمەی اقتصادی و پارە نییە ئەویست سۆلوشنەکان بە شێوەیە بێ کە کەمترین پارەی تێبچێت باشە فکرەکەمان لە چێوە سەرچاوی گرتووە فکرەکە ئەوەیە کە کاتێکە لە ئاڕاستی فەمیلی مۆڵۆین پێشەوەی بگەینە پردەکەی قالاوە بین تەیپەرێ دروست بکەین لە بینی شەقامی سەرەکی مەلیک مەحموود کە جادی شەستی پێڵین و جادی لاوەکیە باشە هەدەفەکە چییە؟ هەدەفەکە ئەوەیە ئەو سیارانەی کە لە فامیلی مۆڵۆیەن و ئەچنە یوتێرنەکەی پێشەوە بەرەوگەڕەکی چوارچرا ڕۆن یان لێرەوە ئێمە لە شەقامی سەرەکیەوە لە ڕێگەی ئەم تەیپەرەوە داخڵی جادی لاوەکیانەکەین و لەوێشەوە ئەچن بەرەو ژێر پردەکەی قالاویەنە ئەم مۆنتەقەیە باشە لێرەوە دوو پرۆپۆزەڵمان هەیە پرۆپۆزەڵ یەکەم ئەوەیە کە کاتێکە سیارەکان لە شەقامی شەستیەوە داخڵی جادی لاوەکیە بن بەردەوامە بن بەژێر پردەکەی قالاوەیە بەم شێوەیە ئەگەنە ئەم خاڵ باش پاشان لێرەوە بەم ئیتیجاهەیە کە ئەچێ بەرەو دیستی و کورستی بەردەوامە بن طبعاً ئەم ئاڕاستەیەژێ ئەمە جادەیە ئەچێ بۆ سەر شەقامی شەستێکە بەڵام ئەو سارانی ئێمە کە ئەچن بەرەو گەڕەکی چوارچرا بەم جادەیە بەردەوامە بن و بەرەو خوارەوە ئەڕۆن ئێستا ئەبینین وابزانە مەشروعی یاریگای نێودەوڵەتی لێیە یاریگای ئۆڵۆمپیە و هەروەها ئێرە دیستیە پاشان بەردەوامە بێ ئێرە کورسیە ئەم جادەیە جادەیەکی چلمەتریە وابزانم 5-6 مانگە دروستکراوە کە ڕەبتی بینی ئەم مۆنتیقەیە و گەڕەکی چوارچراکە کەواتە سیارەکان ئەتوانن بگەنە هەر خاڵێک لە گەڕەکی چوارچرا کە بیانەوێت ئێمە وەکو معالمی دیار کڵێسەکەمان دیاری کردووە و زانکۆی پۆلیتەکنیکیشمان دیاری کرد باش کەواتە لە ڕێگەی ئەم پرۆپۆزەڵەوە ئێمە هاتوین چیمان کردووە کۆمەڵێک کرایتیریانمان داناوە ترافڵ تایم کۆمفۆرتەبڵتی دیلەی ئیمیشن لەگەڵ ئەکسیدن ڕسکە ئەگەر ئەم پرۆپۆزەڵە جێبەجێ بکرێ ئیمپروڤمنتی تەواوەکەین لەسەر شەقامی مەلیک مەحموود بەپێی هەموو ئەم کرایتیریانە هەموو ئەم کرایتیریانە لەسەر شەقامی مەلیک مەحموود ئیمپروڤ بێت ترافڵ تایمی شەقامی مەلیک مەحموود کەمە بێتەوە کۆمفۆرتەبڵتی زیاکە دیلەی و ئیمیشن و ئەکسیدن ڕسکیشی بەتاکید کەمە بێتەوانە زۆر چاکە ئێمە پرۆپۆزەڵەکەمان هەیە بەڵام پێم باشە باسی ویک پۆینتی ئەم پرۆپۆزەڵەش بکەین باشە وەک ویک پۆینتەکە ئەوەیە بڵێن ئەو سیارانی کە هاتوونەتە ژێر پردەکەی قالاوە و بەم ئاڕاستەیە ڕۆشتون ئەڕۆن بەرەو خوارەوە بەرەو دیستی و کورستی و پاشان ئەگەڕێنەوە بۆ گەڕەکی چوارچرا بەم ئاڕاستەیە ئاڕۆن طبعاً سیارشمان هەیە لە چوارچراوەیەت ئەوێ بچێ بۆ سەر شەقامی شەستی لێرەوە ئەبینین ئەم دوو ئاڕاستەیە شێوە کرۆسێکەکەن باشە کەواتە من کۆنفلیکت پۆینتم بۆ دروستە بێ ئەلێرەیە دوای ئەوەی کە من ئەم سیارانە هەمووی نەقڵەکەم بەژێر پردەکەیان ئێرە طبعاً ئەم ڤۆلیۆمی سوورەکەش زیاکات وایە جێ ئەوەیە کە هەڵوێستەیەکی لەسەر بکەین ئەمە ویک پۆینتێکی ئەم پرۆپۆزەڵە خاڵێکی کە ئەگەر وەکو ویک پۆینت سێری بکەم ئێمە هاتوین ڕسمی هەردوو ئەم پرۆپۆزەڵە و حاڵەتی طبیعیمان کردووە بڵێن یوتێرنەکەی کە ئێستا هەیە بە سەوز کردومانە و پرۆپۆزەڵی ڕقەمیەکیش بە
ڕەنگی سوور کراوە. سێرەکەین لە لێنفە ئیمپروڤمنتێکی وا ناکە، یعنی وەکو لێنف تقریباً ئەتوانین بڵێن وەکو یەکین زۆر و کەم، بەڵام هەدەفی ئێمە چییە؟ هەدەفی من ئەوەیە ئیمپروڤمنت لە شەقامی مەلیک مەحمووە بکەم، قەرەباڵغی لە شەقامی مەلیک مەحمووە لە شەقامی شەستەکە کەمکەمەوە کە ئەو هەدەفەی پێکاوە. ئەمە ئەوەی علاقەی بە پرۆپۆزەڵی یەکەمانەوە بێت. پرۆپۆزەڵێکی کەمان هەیە، ئەوش بە هەمان شێوە کاتێک کە سیارەکان لەو تێپەرەوە کە دروستمان کرد لە پێش پردەکەی قالاوە یەنە ژێر پردەکەی قالاوە و لێرەوە دوو ئاڕاستەمان جا کردوێتەوە بەرەو چوار چرا ئەڕوات هەتاکو وەگاتە ئەم ئێریایە. باشە ئەگاتە ئەم ئێریایە، لێرەیە ئینتەرسێکشنێک دروستە بێت کە هاتوین وامان کردووە هەموو ئیتیجاهەکان هەموو ئاڕاستەکان پۆسیبڵ بێت. باشە بۆ نمونە کە سیارە لەم ئاڕاستەوەیەت ئەتوانێت بچێتە ژێر بەم ئاڕاستەیە بڕوات یوتێرن کات بەژێر پردەکەی قالاوەیە، ئەتوانێت بێتە ناو ئەم لینەوانێ ئەگە بێت بچێ بۆ شوێ بچێ بۆ سەر شەقامی شەستی و ئەتوانێت بچێتە خواریشەوە. باش ئەگەر لە خوار چوارچراشەوە بێت ئەتوانێت لەم لێنە چاوەڕێ بکات و بچێ بۆ ژێر پردەکەی قالاوە یوتێرن کات و ئەتوانێت بەردەوام بێت بچێتە سەر شەقامی شەست. ئەو سیارانەش ئەو دوورێنەش کە ئێمە جامان کردوێتەوانێ سیارەکانمان هێناوە لە ژێر پردەکەی قالاوە بۆی بچنە ناو چوارچرا، بەم ئاڕاستەیە بەردەوامە بن و بەرەو ناو چوارچرا ئەڕۆن و ئەتوانن بگەنە هەر پۆینتێک هەر خاڵێک لە گەڕەکی چوارچرا ئەگەر بیانێت ئەتوانێت بەم فەرعانەیە داخڵی ناو چوارچرا بێت یان ئەگە بێت بچێت بۆ کڵێسەکە یان زانکۆی پۆلیتەکنیک اعتیادی ئەتوانێت بیگاتێ ئێستا بۆمان دەرەکە ئەمە شقەکانی قالاوەیە ئەمە گەڕەکی چوارچرایە. طبعاً ئەم جادەیە سیمەتریە، هەر دایرێکشنە و سێ لینە واتە جادەیەکی پانە و بە جوانیش استیقلال نەکراوە چکە سیاری زۆر کەمی پیاڕات، سیارێکی زۆر کەمی پیاڕوە من ئەتوانم ئیسفادی لێ بکەم لەم پرۆپۆزەڵەیە. ئەمە کڵێسەکەیە، ئەمەش زانکۆی پۆلیتەکنیک. زۆر باش. ئەگەر وەکو مقارنەیەک بیکەن لە بینی ئەم دوو پرۆپۆزەڵە و یان بابزانین ئەم پرۆپۆزەڵەش ئایا ئیمپروڤمنتی کردووە لەسەر شەقامی مەلیک مەحموودیانە بە تەئکید ئیمپروڤمنتەکان چکە من کۆمەڵی سیاری زۆرم لە کۆڵ شەقامی مەلیک مەحموود کردوێتەوانێ کۆمەڵی سیاری زۆرم لە ژێر پردەکەی قالاوە بۆ جادەیە کە ئێستا بینیتانە ناودوومەتە ناو گەڕەکی چوارچرا کەواتە سیارێکی زۆرم ڤۆلیومێکی زۆرم لەسەر شەقامی مەلیک مەحموود کەم کردوانێ. طبعاً بەپێی هەموو ئەم کرایتیریانە ئەگەر باسی بکەین هاتوچۆ ترافیک لەسەر شەقامی مەلیک مەحموود ئیمپروڤ بێت. باش هاتوین مقارنەیەک ئەگەر نایبنین مقارنە کردومانە لە بینی پرۆپۆزەڵی یەکەم و دووەم و ئیگزیستینەکەیە یوتێرنەکەیە. باش ئەم سوورە پرۆپۆزەڵی یەکەمە پێشتریش بینیتان، ئەم سەوزەش پرۆپۆزەڵی یان پرۆپۆزەڵ نییە ئیگزیستینەکەیە یوتێرنەکەیەکە هەیە و ئەم لاینەش پرۆپۆزەڵی دووەممانە. ئەبینین پرۆپۆزەڵی دووەم وەکو لێنف زۆر کەم بۆتەوانێ و زۆر بە ئاسانی ئەگەر جێبەجێ بکرێ ئەتوانیت بگەینە هەر خاڵێک لە گەڕەکی چوارچرا ئەگەر بمانێت. طبعاً هاتووی مقارنەیەکمان کردووە لە بینی پرۆپۆزەڵی یەکەم و دووەمە هەر بەپێی ئەو کرایتیریانە کە پێشتر باسمان کرد لێنفیشمان ئیزافە کردووە. طبعاً لێنفی پرۆپۆزەڵی دووەم زۆر لە لێنفی پرۆپۆزەڵی یەکەم کەمترە و وەکو کرایتیریاکانی کەش پرۆپۆزەڵی دووەم لە پرۆپۆزەڵی یەکەم پێمان وایە باشترە. ئەگەر وەکو ویک پۆینت باسی بکەین لەم پرۆپۆزەڵەیە هاتوین ئەلەم شوێنەیە کە خۆی پێشتر دوو ئاڕاستی جیاوازی دەیە بۆ نمونە ئەو سیارانەی کە لە چوارچراوە یان لەسەرەوە اعتیادی ئەگەر بیانوێت بچنە سەر شەقامی شەستی بەم ئاڕاستەیە ئەڕۆن، یعنی ئەم ئاڕاستەی پێشتر هەبوو. ئەگەر لە خواریشەوە بێن لای زانکۆی پۆلیتەکنیکەوە بەم ئاڕاستەیە بیانوێت بچنە سەر یوتێرنەکە بچنە یوتێرنکەون بچنە سەر شەقامی شەستی بە ئاڕاستی پێشەوانە ئەمەش هەبووە. باشە ئێمە هاتوین چیمان زیاد کردووە؟ ئەم ئاڕاستە سوورەمان زیاد کردووە. واتە هاتوین ئەتوانین بڵێن فەیسێکمان لەم ئینتەرسێکشنەیە زیاد کردووە ئەگەر بکرێ بە ئینتەرسێکشن. طبعاً ئێمە بیرمان لێ کردوانێ ئەم شوێنەیە ڕاوند ئەباوت بکەین ئەو کاتە ئیشەکە زۆر ئاسانترە بوو بەڵام ئێریای پێویستمان نەبوو بۆی بیکەین بە ڕاوند ئەباوت. ئەگینا ڕاوند ئەباوت بووە ئیشەکە زۆر باشترە بوو. ئەمە پرۆپۆزەڵی دووەممان.
طبعا پرۆپۆزەڵی سێم هەندێک ئیمپروڤمنتە لە شوێنی لۆکیشنەکانە کردومانە لە لۆکیشنی تێیپەرەکانە کردومانە. طبعا ئەگەر یەکێ لەو پرۆپۆزەڵی یەکەم و دووەم جێبەجێ بکرێت ڤۆلیۆمی سیارە لەم یوتێرنە زۆر کەمە بێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو کەمە بێتەوە بەڵام ئەم یوتێرنە هەرەبێ بمێنێت لەبەر ئەوەی کۆمەڵی سیارە هەیە کە لەم دوو پردەکەی قالاوەن و ئەم یوتێرنە بەکارێنن بۆی بچن بۆ گەڕەکی چوارچرا کەواتە ئەم یوتێرنە هەر ئەبێ بمێنێت بەڵام ڤۆلیۆمەکەی کەمە بێتەوەن. ئەنجا هاتوین هەندێک تەحسیناتمان کردووە ئیمپروڤمنتمان کردووە لە شوێنی تێیپەرەکانە چونکە بەڕاستی شوێنی تێیپەرەکان تۆزێ نەگونجاوە. بۆ نمونە پێشتر ئەو تێیپەرەی کە لە نێوان شەقامی شەستی و جادەی لاوەکییا بوو لەم شوێنەیە بوو. طبعا ئەم شوێنە زۆر نزیکە لە یوتێرنەکەەوە ئەم لێنفە زۆر کەمە بە تایبەتی ئێمە شەقامی شەستی لێرە سێ لێنمان هەیە زۆر زەحمەتە لەم مەسافەیە سیارە بە ئاسانی بتوانێت لەم لێنەوە چێتە لێنی ناوەڕاست و لێی نەخاوەکە. باشە هاتوین ئەمەمان 6 مەتر دوورخستۆتەوانێ. باش ئەم تێیپەرەمان دوورخستۆتەوە ئێرە و ئەو تێیپەرەش کە لە شەقامی لە جادەی لاوەکی وێتەوە سەر شەقامی سەرەکی شەستی ئەمەشمان دوورخستۆتەوانە هێناومانەتە ئێرە. واتە چیمان کرد؟ واتە مەسافەی بینی یوتێرنەکە و تێیپەرەکەمان زیاد کرد و مەسافەی بینی هەردوو تێیپەرەکەشمان زیاد کردو. باش تەفاسیلی زیاتر نایام لەبەرەوەی ئینزار کراوم کە زوو تەواوی. باش ئەمە ئەگەر هاتو ئێمە هیچ ئینفراستراکچەرێک دروست نەکەین بەڕاستی لەو شوێنەیە و پێشمان وایە سۆلوشنەکان گونجاون و ئەکرێ جێبەجێ بکرێن و پارەیەکی زۆر کەمی تێکرد. بەڵام ئەگەر بڕیار وابێ ئێمە لە ڕێگەی ئینفراستراکچەرێکەوە حەلی ئەم سۆلوشنە بکەین طبعا زۆر ورتر بیرمان لێ کردوێتەوە لەبەرەوەی دروستکردنی ئینفراستراکچەر خۆتان نەزانن پارەی ئەوێت ئێریایەکی زۆری ئەوێ و هەندێک جاریش مەنزەری ئەو ناوە ناشرینەکە. لەبەرەوە ئێمە هەوڵمان ناوە ئینفراستراکچەرێک دروستکەین کە پێش هەموو شتێ مۆڵتی فانکشن بێت. بۆ نمونە ئەلێرەیە پرۆپۆزی ئەندەرپاسێکمان کردووە کە ڕەبتی بینی شەمحێدین و چوارچراکە بێکەوە و لە هەمان کاتە لە ڕێگەی ئەم لوپانەوە کە دامان ناوە ئیشی ئەو یوتێرنە بە تەواوەتیەکە. بۆ نمونە ئەو سارانەی کە لە فامیلی مۆڵۆیەن ئەگە بیان لێ بچن بۆ گەڕەکی چوارچرا یان لەم لوپە داوابەزن و لەژێر پردەکەەوە ئەچن بۆ لەو گەڕەکی چوارچرا ئەگە بێ یوتێرنی ئاسایی بکەن لەسەر شەقامی شەستی یەتە جادەی لاوەکی لەم لوپە داوازێت و لەم لوپە سەرەکەوێتەوە نوێتەوە سەر شەقامی شەستی. و هەروە ئێمە هاتوو حسابی پیدستریانیشمان کردووە. پیدستریان بۆی بتوانێت بە ئاسانی شەقامی شەستەکە ببڕێت لەبەرەوەی زۆر خەتەرە بەسەر شەقامی شەستەکە بڕوات. ویستمان بزانین ئایا ئەم پرۆپۆزەڵی کە هەمانە ئایا واقعیە لەو شوێنەیە جێ بێتەوانێ. بەڕاستی هاتی مەسحمان کردوە پرۆفایلی جادەکەمان کرد و لوپەکانمان دیاری کرد لەسەر واقعەکە سێرەکەین تیابێ بەڵام ئەلێرەیە دوو خانومانەیەکە بەرجاداکەوێت نازانم تا چەند ئاساییە تەملیک کرێت. بەنسبەت لوپەکانەوە ئەبێ باسی کەم چکە ئەم لوپانە وا تەسمیم کراوە کە سنگڵ یونت تڕەکی 12 مەتری پیا بڕات چکە دوو جۆر سنگڵ یونت تڕەکمانەیە 9 مەتری و 12 مەتری. سنگڵ یونت تڕەکی 12 مەتری ئەم مەسارە دروستەکە پیان ڕوا بە ئاسانی کەواتە ئیشەکەمان سەیفە بۆ هەموو سیارێکی ئیمەرجەنسی لەبەرەوەی سیارەی حەریق کە لە هەمویان گەورەترە بەتاکید لە سنگڵ یونت تڕەکی 12 مەتری بچووکترە. هەروە پرۆفایلیشمان کرد سێرەکەین گرێدەکان ناڵم بەدڵی ئێمەیە بەڵام لە زمنی معقولە یعنی ئەتوانی بڵێ قابلی جێبەجێبوونە. ئەوەی پەیوەندی بە درێنجەوە هەبێت درێنجەکەش بە ئاسانی ئەکرێ حەل بکرێت و هیچ نەپۆمپی ئێوێنە هیچ هەر بە گرافیتی ئەکرێ بڕوا لەبەرەوەی بە ئاراستەی بەنزیخانی سارای سلۆپێکی زۆر هەیە ئەکرێت بە گرافیتی ئەو ئاوەڕۆی کە هەیەی بتوانین تەنفیزیکی. وەکو ئاخر ئەنیمێشن ئێمە حەزمان کرد ئاخر ئەنیمێشن بڵین ژێر پردەکە دەرکەوێت سارە چۆن هاتوچۆی تیاکە لەم لوپۆ سیارە داوەبەزە بە ئاراستەی جیاواز سیارەیەک لە چوارچراوە بەرەو ئابڵاق هەروە پیدستریان چۆن ئەپەڕێتەوە لە ژێر پردەکەیە. طبعا هەندێکە منکوڕی هەیە لە ئەنیمێشنەکەیە گردەرەکان دەرنەکەوتووە ئەوە حسابی بۆ کراوە یعنی پردەکە نزمە پردەکە 5 و 20 بە تاکید
بەرزە حسابی پەڕینەوەی پیدەستیان کراوە لە هەردوو ئیتیجا. زۆر سپاسانە. زۆر سپاس.